محەممەدم کوڕی مام خەری چاچیمان ناو محەممەد خەلیلە لە ساڵی 1952 ئەو چێخانەمانەیە بام هەتا 2015 هەر لێرە بەردەوام بووە 2015 میخوای کرد باوکم لە ساڵی 1952 دەستی بە ویشێ کردیا لە 52 هەر لێرە بووە تایبەتی چاقانەکەی چایەکەی کە مام خەلی چایەکی زۆر باشە ومعالەمیش کە دێن مشتری بۆ خۆشتان لە مشتەکانتان پرسی چایەکەی زۆر باشە و دومیش مام خەلی ڕووی زۆر خۆش بوو لەگە عالەمێ زۆر محبوبی یعنی برادەرەکان کە داتن زۆر محبوب بوو یعنی زۆر عالەم خۆشیان دەویست مام خەلی مێژووی ئەو چێخانش کە پێم گوتی ساڵی 1952 دەگەڕێتەوە لەو وەختڕاکە بام دەست پێکرا تا 2015 هیچ کەسێک لەو بابم عاجز نەبووە لە مام خەلی هەتا ئێستاش هەیە نوێمینەوەیە کە دێتێرە وەختی بابم بەس چاو ماستاو بوو ئەو شتانە بەس پاشی بابم 2015 کە بامم ڕخوای کرد من هاتم لە جێی بابم قاوە نسکافە قاوەی قەزوان چای حامز ئەوانە من هەموو دانا لە هەموو بارەشی دێن یعنی گەنج دێ پیر دێ ئەجنەبی دێ دا پەرلەمان دێ سیاسەکان دێ خوسور دێ لە هەموو بارەچی دێنیان نا هەر لەسەر فۆرکلۆری باوکم ڕۆیشتیمە هەر لە سەویش بەردەوام بوومە بەس حەزشم دەکرد یعنی بڕە گەورەتر بی ڕێکتر بی وەلەو ڕێژشە زۆر جوانیشە کە زۆر شەخص کە زۆر سەردانێرە دەکا تەماشا دەکات سەری سوور دەمێنێ لەو جوانی چێخانەکەی ئەم بخۆم لە منداری ئیشم کردێ لەگە بامی ینی هاتیمە بام یانە میهینە لێرە ئیشم کردیا ساڵک دو ساڵەوە ینی هاتیمە ئیشم کردیا ڕۆیشتیمە هاتیمە ئەوها یعنی لەو سوولەکەم دەزانی لە ئیشەکەم دەزانی ئیشاڵە بەخۆشم بەردەوام دەبن پاشی مندارەکانشم ئیشاڵە بەردەوام دەبن شاڵەوە هەتا تا هەردەمینێتن چێخانەمە بەرێ هەموو ڕۆژ کراوەیە بەس ڕۆژی ئۆتلەکان مەسەلەن جێژنەیە ڕەمەزانە ئەوانە نابتەوە مەسەلا و مناسەبانە ئەگەنا ڕۆژەکان کە هەموو هەر کرایتەوە لە سەعات 6 بەیانی دەبتەوە هەتا مەغریب کە بانگ دەداتەوە هەموو هەفتان مشن و سینارکۆمان تەویزە دەکرد لەو چێخانانە یەک لەو چێخانەی مام خەلیلی بوو ئەمە کە 12 ساڵ مداتمە چێخانەی مام خەلی پیاوی زۆر محتەرەم و پیاوی زۆر چاک بوو خەرچی هەولێرە بوو تقریبان لەگەرمە لە تەیراوە جیرانەتیە بوو ناسیاتیەوە کە داهاتی نێ لە سینارکۆمان دەینا مشنمان دەینا تامەچی هەبوو ئەو چێخانەی کە داهاتی ئەو چێخانەی تامەچی خۆی هەبوو هەر مام خەلیل بەخۆشی کە سفەتەکەی کە کورتە کوشتروار و زەمەدانەکەی لێ بەدەکرد ینی چایەکەی لۆ تێدەکردی پیاوەش زۆر ڕێک پێک بوو معروفیشە مام خەلیل چای مام خەلیل زۆر بەتامە دەستاوی پاکە ئەنی کە چای لێ دەنێگە هەتە لەو گۆڕەش لەسەر ڕۆژوش دەبی لەسەر غازبی هەر خستەی خۆی هەبوو نازانم مام خەلیل چایش هەزار ڕەحمەتی لێبی پیاوەش زۆر محتەرەم بوو ئەمە لەو ساریەوە کە مام خەلیمان دەناسی کە داهاتی نێرە هەفتەی 2000 ئەمە مشن و سینالکۆمان دەینا لۆمان دادەنا ئەوجا کە ئەمە ئاشتەمان هەبوو لەگەی دەمان ناسی ما عادێوە لە تازیاش داهات قاوەی تەوزەی دەکرد زمانی خۆی کە تازیێک دەبوو مام خەلیل داهات لەو هەموو تازیایی قاوەی تەوزەی دەکرد تا 3 ڕۆژان قاوەی تەوزەی دەکرد دەستاوی قاوەشی زۆر بەتام بوو ئەمە بۆ سبەتەی مام خەلیلمان ناسیە